الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد أما بعد ألم درسمان گەیشتینە باسێکی تری لە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام باسی سەفەرەکەیمان کرد کە لەگەڵ مامیدا بەڕێکەوتن ئەوە بوو گەڕاوە لە ڕێگا کابرای ڕاهیب وەسێتی بۆیان کرد کە ئەم گەنجە بگەڕێنە دواوە بۆی دانیشتوون ئەهلی کتاب بەدوای ئەگەڕێن بۆ کوشتنی ئەمە ئەبێتە گەورەی هەموو عالەم ئەمە بەڕێزترین مەخلووقە لە لای خوا بەو شێوەیە ئەگەینە چەند حاڵەتێکی تری لە ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوش حەدەثێکی ترە ڕوئەدا حلف الفضول ئەم حلفە حلفی مطبین کە تەحالوفیان کرد لە بین یەکە دووهەم خاڵ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام چۆن خەدیجەی مارە کرد ڕزای خوا لە خەدیجە بێت خاڵی سێهەم بینای کەعبەیان چۆن دووبارە دروست کردەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی بەشدار بوو بە دەستی مبارەکی و بەشانی مبارەکی لەگەڵ مامی عەباس ڕزای خوای لێبێ بەردی ئەکێشا بۆ بینای کەعبە خاڵی یەکەم حلفی فضول سەبەبێک بوو سەبەبەکەیشی ئەوەیە کە پیاوێک لە یەمەنەوە هات بۆ مەکە چەند شتێکی پێبوو فرۆشتی بە پیاوێک کە ناوی عاسی کوڕی وائیلە کە پێی فرۆشت شتەکەی برد و پارەی نەدا پێی واتە زوڵمی لێی کرد کە ڕۆیەکیانی داوای لێیە کرد ئیسفادەی نەبوو ئەوە بوو چوو شکاتی کرد شکاتی هاورد بۆ لای کێ بۆ لای چەند کەسانێک بۆ ئەوی داڵدەی بدەن ئیسفادەی نەبوو هەتاوەکو ڕۆیە شوێنێکی بەرز کردی بە هاوار هاوار ئەمجا کە قوڕەیش هاتن بە دەنگیەوە کاتێ قوڕەیش هاتن بە دەنگیەوە وتیان چییە وتی حاڵەکەی من ئاوایە ئەمجا کە هەموویان چیان کرد فتحالفوا بالله لنكونن يدا واحدا يقدس بين همومان ضد بإنسان ظالم لقل مظلوم بين حتى حقوقي أو مظلومة أدريته ودستي خوي وبيغمبر صلى الله عليه وسلم بجداري لقل ينكر لقل مشركة كان بجداري كرد بوشي لبروي كاري كي تشاقبو ألا وهو يارمتي مظلوم بدري حق لظالم بسنريته بدريته مظلوم أمش خوي لخويا أو أجيانيت كظلم شتێکی خراپە لە کاتی جەهالەتا و ئەلەو کاتە شەهەر بە خراپیان زانیوە و ئاینی پیرۆزی ئیسلام زیاتر زوڵمی قێزەون کرد لە بەرچاوی خەڵکی کە پێغەمبەرە فەرمیە صلی الله عليه وسلم کەسێک لە ناو قەبرە ئەمری پێ ئەکرێت کە 100 جەڵدەی لێ بدرێت زۆر ئەپاڕێتەوە زۆر نزاعەکە بۆ ئەوەی بۆی کەمەوە بێت ئەو 100 جەڵدەی بۆ کرێتە 1 جەڵدەیەک کە لێی ئەدرێت هەموو قەبرەکەی ئەبێت بە ئاگر ئەمجا کە کاتێ هۆشیە بێتەوە پێی ئەڵێن بۆچی واتان لە من کرد پێی ئەڵێن لەبەرەوەی تۆ ئەنەکە صەلەیتە صەلاتەن بغەیری وضوء ومررت بمظلوم فلم تنصره فلم تنتصره تۆ نوێژێکت کردووە بەبێ دەستنوێژ وداد بەک بەردەم کابرایەکی مەظلومە گوێت پێی نەدا ئەشتشتوانی بیگۆڕی گوێت پێی نەدا بۆیە ئەو عقوبەی تیا هەیە فئینسانی مسلمان
خۆی لە خۆیان عادلە ئەبێ دارپەروەر بێت و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو قەومە جاهیلەیە لەگەڵ ئەو مشریکانەیە دەستی کردە ناو دەستیەک بۆ ئەوەی کارێکی چاک کەوا چی بکەن کەوا کەسێک کە زاڵم بوو حەقی لێ بسەندرێتەوە و ئەمە ئەگەیەنێ کە خوای پەروەردگارە فەرمێت يا أيها الذين آمنوا كونوا قوامين لله شهداء بالقسط ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى ئەگەر بەرامبەر بە کەسێک زاڵمش بوو کەسێک کە دوژمنتش بوو شتێکی عەدل هات شتێکی چاک هات زوڵمی لێ مەکە تەقوای خواتە بێ لەو کارەیە بۆیە ئیشی چاک قسەی چاک لە هەموو کەس وەرەگیرێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری کرد لەگەڵیانە بۆیە سەلەف فەرموویانە قبولی ئەم حەدیثە ئەوەیە وإن كان عدوا مخالفا في الدين وفيه قبول الحق ممن جاء به وإن كان عدوا مخالفا في الدين قبول حق بكي أجر كسيك بيه دجمن تشبيه حق ور بقرة أجر لهر كسيك وبيه حق ور بقرة خدا أفرميت أو كساني كوا جو أجرن لقسكان كامي حق بيه أو أجرن أو أجرن جو حق ور بقرن أجر لهر كسيك أبو وبويا كسيك يهودي هات لا پیغمبر صلى الله عليه وسلم بيوت وتي إنكم تشركون بپیغمبري صلى الله عليه وسلم وما تكيتو شريك بو خوا قرار ده وتي چي بوچي وتي ايوا الين ما شاء الله وشئت ما شاء يعني خوا ويستي ليبي توش ويست ليبي ايوا الين والكعبه سيون خون بكعبه ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامۆژگاری خەڵکەکەی کرد فەرمووی ئەمجا ئەگەر وتتان خوا ویستی لێبێ بڵێن خوا ویستی لێبێ لە پاشاندا تۆ ئەمجا مەڵێن بە کەعبە بڵێن بە خوای کەعبە قسەکەی وەرگرت پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرا یەهودیش بوو ئەبێ قسەی وەربگیرێت بۆیە حلفی فضول ئاوها بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی کردە ناو دەستیان و بۆ ئەوەی هەمویان پێکەوە کەسێ زاڵم بێت حەقی لێ بستەندرێتەوە یارمەتی مەزڵوم بدرێت ئەمە لە هەموو ساتێک و لە هەموو کاتێکە ئەم شتە ئەبێ حەدەثێکی تری ئەوەیە کە مارەکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەدیجەی مارە کرد ئەمش بەم شێوەیە بوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بدایەتی باسمان کرد شوان بوو ما بعث الله نبيا إلا ورعى الغنم قالوا وأنت يا رسول الله قال وأنا كنت أرعاها على قراريط لأهل مكة من الشوانتين كردوة وهمو بيغمبران شوانتيان كردوة ولا باشان دا بيغمبر صلى الله عليه وسلم دسي كربة تجارة كردن تجارة يكد خريكي كسابت بو بلام يشتا نبوة ببيغمبر تمني تقريبا 25 ساڵە ئەبەو شێوەیە خەدیجەی دایکمان ڕەزای خوای لێ بێت ئافرەتێک بوو تاژر بوو ئافرەتێک بوو زۆر شەریف بوو ئافرەتێک بوو پارە و ماڵی زۆر بوو و دوو شوشی کردو بوو خەدیجە ڕەزای خوای لێ بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە بێوەژنی مارەی کرد بەڵام چەند کەسانێکی هەبوو پارەی ئەدا پێی بۆی بڕۆشتایە بۆ شام و بۆ مەککە تیجارەتیانە کرد و ئەمش تەقسیمێ کرد یەک لەسەر سێ یەک لەسەر پێنج یەک لەسەر چوار خێری ئەداوە ئەوان لەبەرەوەی ئەم پارەدان هەتا وەکو بیستی کە محەممەد یەکەیە صلی الله عليه وسلم کە چەند ڕازگۆیە کە چەند پیاوێکی عەزیمە کە چەند پیاوێکی ئەمانەت ئەپارێزێت کە پیاوێکە زۆر بە ئەخلاقە بەو شێوەیە هەتا وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم گەیشتە ئەوێ ئەوە بوو خەدیجە کەسێکی لەگەڵیان نارد کە بچێت تیجارەتەکەی لەگەڵا بکە کاتێک گەڕاوە باسی کرد بۆ خەدیجە فەرمووی ئەم پیاوە ئاوهایە باسی ئەخلاقی و باسی قسەی و باسی هەرس و کەوتی کرد ئەم جاکە چووە دڵ خەدیجەوە خەدیجە وتی وەرە من پێت بڵێم شتێکی با پێت بڵێم وتی چییە؟ وتی بۆ ناچی دەمی تاقی بکەیت و بزان مارە مەکە
بەڵێ بە پێغەمبەری و صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلم مشاوەرەی مامەکانی کرد قبولیان کرد و چوونە لای مامەکانی خەدیجە و بەو شێوەیە خەدیجە ڕزای خوای لێ بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم مارەی کرد بە دوای کەسێکی ئاوایە ئەگەڕا و ئافرەتێک بوو زۆر لە حەسەب و نەسەبێکی زۆر پاکە بوو بەڵام بابین بزانین خەدیجە ڕزای خوای لێ بێت چەندێ بەڕێز بووە لە لای خوا چەندێ بەڕێز بووە لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم بابین باسی ئەوە بکەین یەکەم منزلەتی خەدیجە ڕزای خوای لێ بێ پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم خەیر نسائها باشترین ئافرەتان کە چوار خەتی کێشا فەرمووی ئەم چوار خەتە یەکێکیان ئاسیای کچی مزاحمە یەکێکیان خەدیجەیە یەکێکیان مەریەمە بەو شێوەیە فەرمووی ئەمانە هەمویان ئەهلی بەهەشتن ئەم چوارە لە ناو هەموو ئافرەتەکان لە هەموو ئافرەتەکان بەڕێزترن و عائیشە ئەفەرمێت لە هیچ شتێکە غیرەتم نەجولاوە لەگەڵ پێغەمبەرا صلی الله عليه وسلم إلا لەگەڵ ئەوە نەبێ کە باسی خەدیجەی ئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت و منش نەمبینی بوو خەدیجە نەگەیشت بووم پێی کاتێ حیوانێکی سەرە بڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک گۆشتی ئەناک بوو هاوڕەکانی خەدیجە و عائیشەش تووڕە ئەبوو ئەیوت ئەمە چی هەر باسی خەدیجە ئەکەی هەر سەردانی خزمەکان ئەوانەکەی هەر باسی ئەوەکەی خەدیجەش ئەوەی هەبوو ئەفەرمێت إني قد رزقت حبها چی بکەم خوای پەروەردگار نایە لە دڵم ئەو ئافرەتە من منداڵەکانم هەمووی لەو بووە هەرچی منداڵی هەیە لەو بوو ئیلا ئیبراهیم نەبێت ئەبەو شێوەیە خەدیجە ڕزای خوای لێ بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم مارەی کرد هەتا وەکو ڕۆژێکیان وەکو حەدیثەکە لە بوخاری و مسلمدا هاتووە ئەفەرمێت ئەبوو هورەیرە أتى جبريل النبي صلى الله عليه وسلم فقال يا رسول الله هذه خديجة قد أتت معها إناء فيه إداء أو طعام أو شراب فإذا هي أتتك فاقرأ عليها السلام من ربها ومني جبريل سلام إخوائي لسر بهاد بلاي پیغمبر صلى الله عليه وسلم فرموی ای پیغمبر إخوة أو خديجة بري وتاتي بلاي تو قازانك لبان سريعتا نازانم خواردنی تایە شۆربای تایە نازانم نانەوڵاوی تایە چی تایە جیبریل وای پێڵێ ئەگەر هات گەیشتە لات پێی بڵێ خوای پەروەردگار سەلامت لێکە ئەی خەدیجە و سەلامی منشی پێ بگێنە منش سەلامی لێ ئەکەم و بەشیرها و مژدەی بدەرێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببەیت فی الجەنە بە قەسرێکی زۆر گەورە لە جەنەت من قصب لا صخب فيه ولا نصب قصرێکی گەورە لە بەهەشت نە دەنگەدەنگی تایە و کپ خۆش ئەبەو شێوەیە خەدیجە هات ڕزای خوای لێ بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سەلامی خوای پەروەردگاری پێگەیان و سەلامی جیبریلی پێگەیان و مژدەی دا پێی کە فەرمووی خوای پەروەردگار قەسرێکی زۆر گەورەی بۆت ئامادە کردووە ئەمەش ئەوەمان بۆ دەرەکەوێ کە خەدیجە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی چاکترینی ئافرەت لە سەردەمی منە خەدیجە بووە ڕزای خوای لێ بێ لە خەدیجە بۆیە خەدیجە ڕزای خوای لێ بێ هەر ئەو بوو کە یارمەتی پێغەمبەری ئەدا صلی الله عليه وسلم کاتێ مارەی کرد کە وەحی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دابەزی لە غارەکەیە ئەوە بوو هاتەوە وتی زەممیلونی زەممیلونی خەدیجە ئەی فەرموو دڵی ئەداوە ئەی فەرموو نەخێر تۆ خوای پەروەردگار زەلیلت ناکە لبروي إنك لتصل الرحم وتحمل الكل وتكسب المعدوم وتقري الضيف وتعين على نوائب الحق نخير أي پیغمبر إخوة صلى الله عليه وسلم تو كسك سلي رحم بجي أكي وتو يارمتي فقير أدي وتو كسك مشغول إيشي نبيت داي مزريني وتو الرزل ميوان أقري وتو أوي حق بيفشتي أقري خواهي پروردگار تو زليل ناكا أبو شويا خديجة رزاي خواهي لبيت ئاوها یارمەتی پێغەمبەری ئەدا صلی الله عليه وسلم خاڵێکی تر ئەوانە بینای کەعبەمان دێتە پێشەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەنی 25 ساڵ بوو
خەدیجەش تەمەنی 40 ساڵ بوو، 2 شوشی کردو بوو. ئەمە بێنە پێش شاوی خۆمان، هەر کامێکمان بین ڕازی نابین بەوە. ئافرەتێ بێکا کە 2 شووی کردووە، ئافرەتە بێ کە 15 ساڵ لە خۆت گەورەتر بێ. ئەمە ئەوە ئەگەیەنێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت تونکەح المەرأة لأربع، ئافرەت مارە ئەکرێ بۆ 4 شت: لجمالها ونسبها ومالها ودينها فاظفر بذات الدين تربت يداك. ئافرەت مارە ئەکرێ لەبەر ماڵەکەی، لەبەر جوانیەکەی، لەبەر حەسەب و نەسەبی، لەبەر دینەکەی. ئەفەرمێ تاو بدە لەو ئافرەتەی کەوا دیندارە، دەست ئەچێ بە خۆڵە، دەست ئەچێ بە بەرەکەتە. من چی لە ئافرەتی جوان بکەم کەوا ئەو پیاوەی کردەتە پڕچنگێک، ئەو پیاوە ئەناڵێنێ بەدەستێەوە شەو ڕۆژ؟ چی لە ئافرەتێ دەوڵەمەنەکەی هەر منەت بکاتە بانتا؟ بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 15 ساڵ خەدیجە لە خۆی گەورەتر بوو، 2 شوشی کردو بوو، بەڵام ئەیزانی زۆر ئافرەتێ بەحەیایە، زۆر شەریفە، زۆر نەسەبی تەواوە. ئابە و شێوەیە ئەبێ ئافرەت یارمەتی پیاو خۆی بدە. لە کاتێ پیاوەکەی حازرە یارمەتی بدا و حیفزی بکە، کاتێ پیاوەکەی لێی غائیبە و دوورەکەوێتەوە هەر حیفزی بکە، نەک هەتکی بکە و دەست کاتە لۆمەکردن و دەست کاتە شکاتکردن و دەست کاتە کوفرکردنی پیاوەکەی. و هەروەها پیاوش ئەبێ ئاوا بەوەفا بێت بەرامبەر بە خێزانی خۆی. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای مردنشی هەر باسی ئەکرد، هەر سەردانی کە سوکاری ئەوانی ئەکرد. بینای کەعبەش کە خەدیجەی مارە کرد، ئەم جاکە بینای کەعبە هاتە پێشەوە. بینای کەعبە تەبعاً کرابوو خۆی، ئەوە بوو ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێت کاتێ لەگەڵ ئیسماعیلی کوڕیا لەگەڵ هاژەرەیە چوون بۆ ئەو شوێنە مبارەکە. ئەلەو کاتەدا هێشتانە کەعبە نییە، بەڵام هەندێک مفەسرین ئەڵێن ئەساسەکەی هەر هەبووە کۆن. ئەوە هاژەرەی جێهێش لەگەڵ کوڕەکەیدا، هەندێ ئاوی بۆیان داناو لە ناو گۆزەیەکا و لەگەڵ هەندێک خورمایە، کەوتە ڕێ ئیبراهیم جێیانی هێشت سەلامی خوای لەسەر بێت. هاجرە هەر بانگی لێ کرد: ئەتۆ ئەلەم دەشتە شۆڵە ئێمە جێ ئەهێلی؟ کەس نییە لەگەڵا قسە بکەین، نە ئاو هەیە نە هیچ هەیە، لەم دەشتە شۆڵە بۆ جێمان نەهێلی؟ جوابی ناداوە. هەتا وەکو سەر کەوتە بان گردێک و بەتەما بوو بچێتە خوار و ئیبراهیم بانگی لێ کرد، وتی الله ئەمەڕەکە بهذا، تۆ خوای پەروەردگار ئەمری پێت کردووە؟ بەری کردە دواوە فەرمووی بەڵێ. فەرمووی ئیذەن لا یوضەیعونا، دەبشۆ مادام خوای گەورە ئەمری پێت کردە گوممان ناکە خوای گەورە و میهرەبان. ئەمەنە تەوەکولی بەخوای پەروەردگار هەبوو. ئیبراهیم چوە ئەو دوو شاخەکە و دەستی کرد بە دوعاکردن. کە دەستی کرد بە دوعاکردن: ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون. أي پروردگار ئەوە من سوکنام کرد ئالەم شوێنە لە شوێنێکی چۆڵ بەبێ زەرعات بەبێ ئاو، دەستی کرد بە دوعاکردن. ئەلەو کاتە شیری ئەداوە ئیسماعیل و ئاویان خوارد و ئاو نەما، خورما نەما. ئەمجا ئیسماعیل ئەمە نەتوونی بوو ڕەنگی زەردەبووەوە، ڕەنگی تێکە چوو. هاجرەی دایکی سەیری کرد کە نێزەکترین شاخی سەفا بوو، ڕای کرد بۆ بان شاخی سەفا سەیری ئەو دۆڵە بکە، سەیری ئەو شیوە ئەو دۆڵە بکە، بزا کەسێک نییە، تۆزێ ئاوێ خواردنێ کەس نەبوو. ئاتە خوارەوە بەبان کێوی سەفادا ئەچوو بۆ مەڕوە. ئەوە بوو ئەلەو شوێنەیە ڕای ئەکرد کە ئێستاکە ئەو دوو گڵۆپە سەوزە دانراوە لە بین سەفا و مەڕوە. ئەلەوێشدا ئەچووە بان کێوی مەڕوە سەیری کرد، کەس نەبوو. ئەلەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فذلك سعى الناس بينهما، ئەوە مەسعایە سەفا و مەڕوە ئابە و شێوە بوو. 7 جار لە سەفا و بۆ مەڕوە ئەگەڕاوە ئاوە، جارێک 2 جا 3 جا 4 جا هەتاوەکو 7 جا کەسی دەست نەکەوت، هەتاوەکو جیبریل هات وتی بێدەنگ بەتۆزێ، هەتاوەکو باڵی دای لە زەوی. ئەلەوێ لە لای بەد ئاوی زەمزەمی دەرکرد و هەڵی خوڵان، کە ئاوی زەمزەمی دەرکرد و ئەو بچوون ئاویان خوارد و ئابە و شێوەیە ئاوی زەمزەم. ڕۆژ هات و ساڵ ڕۆی بینای کەعبە بەو شێوە بوو کە دروستیان کرد. ئەوە بوو ئەنجا جیبریل بە هاژەرەی وت ئەم مناڵەی تۆ گەورە ئەبێ، لەگەڵ باوچێ ئەلەیرە بەیتێک دروست دەکەن
کە ئەبێتە قیبلەی هەموو مسلمانە. ئەوە بوو وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل ربنا تقبل منا إنك أنت السميع العليم. دەستیان کرد بە بینای کەعبەکردن کە ساڵ هات و ساڵ ڕۆی بینای کەعبە تەبعەن کۆن ئەبێت هێواش هێواش بارانێکی زۆر هات کەعبەی ڕوخان. کەعبەی ڕوخان هەندێک لە کەعبە بەردەکانی ڕوخان هەتا وەکو قوڕەیش بچن کەعبە ئاوەدان بکەنەوە واتە تەعمیری بکەنەوە لە سەنەوە دروستی بکەن. و کاتێ دروستیان کرد چۆن ئەو حەجەر ئەسوەد دابنن بە چی شێوەیەک وەکو ئەفەرمێت کاتێ یەکێ لە مشریکەکان هاتن کە وەلیدی ناوە وتی ئێوە ئەزانن کەعبەمان وا ڕوخاوە ئەبێ تەعمیری بکەین. تەورەکەی خۆی هەڵگرت یعنی باڵتەکەی خۆی هەڵگرت و وتی ئەچم. وتیان وەڵا ئێمە ناین لەگەڵتا ئێمە ئەچین لە شاخەکە چاوەڕێ ئەەکەین ئەگەر خوا غەزەبی لێت گرت ئەوە ئێمە دەستکاری ناکەین ئەگەر خوای پەروەردگار وازی لێت هاورد دەنگی نەکرد لەگەڵتا ئەوە ئێمە شتین یارمەتی تەدەین. یعنی کەعبە لە دڵ مشریکەکانە زۆر شرینە زۆر ڕێزان لێیەگرت. ئەیان زانی خوا هەیە ئەیان زانی پێغەمبەر هەیە بەڵام کوفریان کرد عینادەن. ئەوە بوو باڵتەکەی خۆی هەڵگرت و ڕۆی دەستی کرد بە ڕوخانی کەعبە کە دەستی کرد چەند بەردێکی دەرکرد وتیان بەخوا دیارە خوای گەورە بەمە ڕازیە هات نەخوارەوە لە شاخەکە هەمویان کەعبەیان ڕوخان کە کەعبەیان ڕوخان و ئەمجا کەوتیان یەڵە پارە بێنن تەعمیریەکەینەوە دروستەکەینەوە لە سەنەوە پارەیان هاور پارەیان خڕەوە بەڵام وتیان نابێ پارەی ڕیبا بێ نابێ پارەی زینا و مینا بێ نابێ پارەی حەرام بێت. مشریکەکان ئاوایانەوت کاتێ پارەیان هاورد و کۆیان کردەوە بەشی ئێستاکە کەعبە چۆن چۆنیە بەشی ئەوەنەی کرد ئەلەو لاشۆ قەوسایەکە پێڵێن حیجری ئیسماعیل بەڵام خۆی ناوێکی تری هەیە. ئەم حیجرەش عاید بە بەیتە وەکو عائشة فرمي برسيارم لبيغمبر صلى الله عليه وسلم عن الحجر أمن البيت هو قال نعم. قالت فلم لم يدخلوه في البيت قال إن قومك قصرت بهم النفقة فما شأن بابه مرتفعا أي بوشي قابك أو نبرز أي بيغمبر إخوة قال فعل ذلك قومك ليدخلوا من شاء ويمنعوا من شاء ولولا أن قومك حديث عهدهم في الجاهلية فأخاف أن تنكر قلوبهم لنظرت أن أدخل الجذر في الحجر. أفرميت قومك باريان نبو أونا بيت قورب كانوا هرسان بيتان أو نكر باري حلالان دسكوت أونا لبيت جيهش فرمي أوش عايد ببيتا شو كيساك نابلنا أو طواف بكريت ئەمجا کە قاپیەکەی بۆ چێوە نەبەرزەوتی بۆیە قاپیەکەیانەوە نەبەرز کردا بۆی بە کەیفی خۆیان کیان گەرەک بێ بچێتە ژوورۆ کیانش گەرەک بێ منعیەکە نایل بچێتە ژوورۆ ئەیستاکەش هەروایە یە قاپەیەکشی هەیە تەبعاً کەعبە. ئەمجا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر قەومەکەت ئەوە نەبن کە تازە موسڵمانە بن یعنی لە کاتی فەتحی مەکەشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیتوانی کەعبە بگۆڕێ بەڵام کەعبەم ئەڕوخاند لەسەر ئەساسی ئیبراهیم دروستمە کردەوە بەڵام قەومەکە تازە موسڵمان بوون دەستکەم بە کەعبە ڕوخانە ئەڵێن ئەوە هات کەعبەی ڕوخان خەڵکەکەت یعنی پاشگەزە بێتەوە لە دین. بۆیە دین خۆی مەفسەدە و مەسلەحەی تایە سەیری مەسلەحە ئەەکەی سەیری مەفسەدە ئەەکەی بزا ئەو ئیشە تا چ ڕادەیەک ئەگونجێت بیکەی وەکو لە قاعیدەیە هاتووە ئەڵێن الدين مبني على المصالح في جلبها والدرء للقبائح وضده تزاحم المفاسد يرتكب الأدنى من المفاسد فإن تزاحم عدد المصالح يقدم الأعلى من المصالح. أجا دوشت هاتا بردست سيري مفسده ومصلحة كي شتك أجا هالجرك دبو جرك تشتك بكي دين أوي جرك كوا مفسده دورو بخي دائما لسر مصلحة دين لسر شاكي ولسر مصلحة حزي لمفسده دين ئەبەو شێوەیە بیناکەیان دروست کرد و ئەمجا ماوە حەجەر الأسود کە ئەو بەردەیە کە لە بەهەشتەوە هاتە کە پێغەمبەر فەرمیە صلی الله عليه وسلم حەجەر الأسود نزل من الجنة لە بەهەشتەوە هاتووە وهو أشد بياضا اللبن وزۆر لە ماست سپیتر بوو
بەڵام فەسەوەدەت و خەتایە بەنی ئادەم بەڵام گوناهەی بنی ئادەم ئیستاکە حەجەرول ئەسوەدی ئاوا ڕەشەوە کردە خۆی لە ماس سپیتر بووە ئەمجاکە بۆ مناقەشەیان ئەو قەومانە کێ ئەم بەردەدا بنە وتیان با بەیانی کێ لەم قاتیەوە یەکەم کەس هاتە ژوورۆ با ئەو تەحکیمی ئێمە بکە کاتێ چاوەڕێیان کرد بەیانی بینیان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە ژوورۆ و وتیان ڕازی بوومان ئەوە صادق الئەمین هات ئەوە ڕازگۆکە هات ئەمە کافرەکان و مشریکەکان ئەوە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم هات و خەبەریان دا پێ وتیان حاڵەکەمان وایە پارچە پەڕۆیەکی داخست و حەجەر ئەسوەدی خستە ناوڕاستی و هەر قوڕنەیە لە پەڕۆکان هەر قوڕنەیە لە پەڕۆکە دای بەدەست خەومێک وتی بۆم بەرزەوە بکەن هەر چواریان بەرزیان کردەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەکەی دانا ئەمجا لە کاتی جەهالەتە بە پێغەمبەریانەوە صلی الله عليه وسلم ئەمە صادق الئەمینە ئەمە ڕازگۆیە ئەمە کەسێکی دایۆن پاکە کەسێکی دەست پاکە کەسێکە زۆر ئەمینە کەسێکە وەهایە زۆر بە ئەخلاقە بەڵام کاتێ بوو بە پێغەمبەر خوای پەروەردگار قورئانی بۆ داگرت باسی دینی کرد بۆ ئەو خەڵکە وتیان نە ئەمە کەذابە ئەمە ساحرە ئەمە کاهینە ئەمە جادوکەرە ئەمە یارمەتی بۆ دێ ئەمە هەرچی نەما پێیان وت ئەمە بەڵگەیە لەسەر کافرەکان ئەمە بەڵگەیە لەسەر مشریکەکان کە ئەوان درۆ ئەکەن بۆچی لە ئوموری دنیایان ئەیان وت ئەمە ڕازگۆیە و ئەمە ئەمینە و ئەمە ئاوایە و ئەمە ئاوایە بەڵام کاتێ باسی دینی بۆیان نەکرد وتیان نە ئەمە ساحرە ئەمە کاهینە ئەمە جادوکەرە ئەمە کەذابە ئەمە ئاوایە فئینسانی مسلمان ئەبێ ئاگادار بێ کە تۆ بانگەوازی ئەەکەی بۆ لای خوای پەروەردگار نەسیحەتی خەڵکی ئەەکەی لەسەر حەق لەسەر کتاب و سونە هەرچیت پێڵێن با بڵێن هەرچی بوهتانت پێیاکەن با بیکەن وەکو بوهتانەکەن وەکو قسە ئەکەن ئەمە ئاوایە ئەمە ئاوایە ئەمە دینت لێ تێکەدا ئەمە دینە تازەی هاوردووە ئەمە چی ئەبێ گوێ نەدەینە ئەمانە ولا يلتفت أحد منكم كس برنكاد الدعاء يعني شاوري أوانا بكين أبي لشون خمان راوح بكين نا بانجوازي خمان كين بلا إخوة پروردگار لسر أصل الكتاب والسنة لسر فهم سلفي صالح رضاي خوان ليبيت أوان بزاف شون بو آياتانا بو أو حديثانا شون تفسيريان كردو شون تطبيقيان كردوا يا مش بوشي ويبشين وبصر شاوكا جو ندي نقصي أمك وكشكا أو أبوبا بلغا بصر مشركا كانوا كلكاتي أمور دنيا أيانود أما رازقوي وبلان باسي ديني بويان أكد أيانود أما شاعر وأما دروزن وأما آواي فهر لبيش أوي ببيت پیغمبر صلى الله عليه وسلم أو شاهديان بو أدا بلان دوائي خويان كفريان كردو جحوديان كرد أجا خواهي پروردگار تمن من بداتي إن شاء الله باسي هر پیش بعثتي پیغمبر صلى الله عليه وسلم چەند شتێتر ڕوویدا داواکەین لە خوای گەورە و میهرەبان کە یارمەتیمان بدا زیاتر عیبادەتی بکەین و خوای گەورە و میهرەبان ئاخر خێرمان بکا و خوای گەورە و میهرەبان لەسەر ئیسلام بمانژێنێ و لەسەر ئیسلام زوندومان بکاتەوە. أقول ما سمعتم واستغفر الله العظيم